بەپێی پێناسە زانستیەکان حکوومەت کاتێک بە مفلیس ئەژمار دەکرێت کە نەتوانێت قەرزەکانی بداتەوە، هەروەها دەستەوسان بێت لە بەردەم بەڕێکردنی کارە داراییەکانی و خەرجکردنی موچە و شایستەی دارایی هاوڵاتیان و موچەخۆران. بەپێی پێوەرەکانی زانستی ئابووری، حکوومەتی هەرێم ئیفلاسی کردووە. ئەوانەشی ئیفلاسیان پێکردووە بریتین لە بڕیار بەدەستانی هەردوو حیزبی دەسەڵات. ئەوەش بۆی سیاسەتی چەوتی بەڕێوەبردنیان لە ماوەی 9 کابینە یەک لە دوای یەک و لە 30 ساڵی ڕابردوودا. سەرڕایداهاتی زۆر و بەرزبوونەوەی بەردەوامی نرخی نەوت و بەردەوام زیادبوونی داهات لە سەرچاوەکانی گومرگ و باج و ڕسوماتەوە، بەڵام خراپی دۆخی دارایی حکوومەتی هەرێم بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. حکوومەت توانای خەرجکردنی موچەی موچەخۆرانی بەپێی بەرنامەیەکی ماگانە نییە کە متمانەی لای موچەخۆران دروست بکات. حکوومەت تا ئێستا نزیکەی 21 تریلیۆن دینار قەرزاری موچەخۆرانە، تا ئێستاش هیچ بەرنامە و پلانێکی بۆ گەڕاندنەوەی ئەم قەرزانە نییە. ئەمە جگە لە چەندین تریلیۆن دینار قەرزی دیکە کە نەبڕەکەی نەهۆکاری قەرزەکەی ڕوون نییە. حکوومەت بەبێ پشتیوانی یاسایی و هیچ پلان و بەرنمەیەک دەستی بۆ پارەی هاوڵاتیان و بانکە ئەهلیەکانیش بردووە. حکوومەتی هەرێم نزیکەی 1 ملیارد دلار قەرزی بەڵێندەرانە و هیچ بەرنمەیەکی بۆ گەڕاندنەوەی ئەو پارانە نییە. بە بڕیاری ئەنجومەنی وەزیران زیاتر لە 6 ساڵە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیراوە، بۆ بڕیاراش ماگانە زیان بە فەرمانبەرانی شارستانی دەکەوێت. بانکەکان 1 دیناریان تێدا نییە و هیچ پشتیوانیەکی دارایی بۆ هیچ چین و توێژ و سێکتەرێک دەستەبەر نەکراوە. زیاتر لە 20,000 فەرمانبەری گرێبەست ساڵانێکە چاوەڕوانن بڕیاری بە هەمیشەیکردنی ڕاژەکانیان بدرێت. زیاتر لە 600,000 هاوڵاتی بێکارن کە نزیکەی 400,000یان گەنجانی تەمەن 16 بۆ 24 ساڵن. بە بەهای نزیکەی 5 ملیارد دلار پرۆژەی جۆرا و جۆر وەستاون، بەشێک لەو پرۆژانە بەهۆی وازلێهێنانیان زیانی گەورەیان بەرکەوتووە. حکوومەت یاسای بودجەی نییە، هیچ شەفافیەتێکیش لە داهات و خەرجیەکاندا نییە و کەس نازانێت پلانی بۆ هەر ساڵێکی دارایی چییە. لا بەرامبەرم دۆخە دارایی حکوومەتدا حیزبەکانی دەسەڵات ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەوڵەمەند دەبن، ئاشکراتر لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە داهات بۆ خۆیان کۆ دەکەنەوە. بەڕێگە و شێوازی جۆرا و جۆر زیاتر دەست بە سەرزەوی نایاب لە شارەکاندا دەگرن و لە پێناو پشکی خۆیان زیاتر تەنگ بە سەرمایەدارە ڕاستەقینەکان هەڵدەچنن. بە جۆرێک بەپێی زانیاریەکان لە ماوەی ساڵێکی ڕابردوودا ژمارەیەک سەرمایەداری هەرێمی کوردستان ڕوویان لا بەغدا و شارەکانی دیکەی ناوەڕاست و خواروی عێراق کردووە، چونکە پێیان وایە ئەوێ شوێنێکی باشترە بۆ بەگەڕخستنی سەرمایەکانیان. ئەمەش سەرەتای مەترسیەکی گەورەیە کە هەڵاتنی سەرمایەدارەکانە. ئەم دیاردەیەش خراپتربوونی دۆخی بێکاری و جوڵەی بازار لە هەرێمی کوردستان بە دوای خۆیدا دەهێنێت.